بینرانی بەڕێزم کاتتان باش لە هەر شوێنێک بینەری ئێمە سڵاوی گەرمی کارمەندانی نارتیتان لێبێت. بەپێی دەرەنجامەکانی هەڵبژاردن و بەپێی ئەو پۆستانشکە دابشکراون لەم خولەی هەڵبژاردنیشدا جارێکی تر پۆستی سەرۆک کۆمار بەرکورد دەکەوێتەوە. گەرچی تا ئێستا دیار نییە و کارکتەری کە پۆستی سەرۆک کۆمار وەردەگرێت کێیە، بەڵام دیسان جارێکی تر قسەکردن لەسەر دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار بەپێی دەستور سەری هەڵدایەوە. ئایا لە ئێستادا پۆستی سەرۆک کۆمار چ گرنگێکی بۆ کورد هەیە؟ ئەو کەسەی لە پۆستی سەرۆک کۆماردا دەبێت لە ماوەی 4 ساڵی داهاتوودا لە عێراقێکی نائارام و پڕ لە کێشەدا، لە پەیوەندیەکی گرژ و ئاڵۆز و ناهاوسەنگی نێوان هەرێم و بەغدادا دەتوانێت ڕۆڵێک ویژارێت و دەتوانێت چۆن دەسەڵاتەکانی خۆی لە دەستوردا چالاک بکات و کاریان پێ بکات. ئایا لە ئێستادا گرنگی ئەو پۆستە بۆ کورد ماوە؟ ئەگەر گرنگیەک ماوە ئەو گرنگیانە لە چیدان و ئەگەریش نەماوە ئەوە بۆ کورد جارێکی تر لەم خولەشدا پۆستی سەرۆک کۆمار وەردەگرێتەوە. قسەکردن لەسەر دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار و گرنگی ئەو پۆستە بۆ کورد هەروەها هەڵسەنگاندنێکی گشتی 4 ساڵی ڕابردووی خولی پێشووی پەرلەمانی عێراق و لە نێویشیاندا ئەدای فراکسیۆنی گۆڕان دەگەینە تەوری ئەڵقەی ئەمجاری چاپێکەوتن و بۆ سوپاسەوە حاکم شێخ لەتیف مستەفا پەرلەمانتاری پێشووی عێراق لە فراکسیۆنی گۆڕان وەڵامی پرسیارەکەمان دەداتەوە. کاک حاکم بەخێبێت بۆ چاپێکەوتنی نارتی. زۆر سپاس سپاس بۆ جەنابەت بۆ بینەرانیش. کاک حاکم قسێکی زۆر لەسەر پۆستەکانی لەسەر دەسەڵاتەکانی سەرۆک کۆمارەکرێ. سەرۆک کۆمار لە 4 ساڵی داهاتوودا چ گرنگیشی بۆ کورد هەیە؟ بەڵێ بە ناوی خۆی گەورە میهرەبان لە واقعدا دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار دەسەڵاتێکی پرۆتۆکۆلی تەشریفاتین لەبەرەوەی سیستەمەکە سیستەمێکی پەرلەمانیە. زۆربەی دەسەڵاتەکان لە سیستەمی پەرلەمانیدا بۆ ئەنجومەنی وەزیرانن. هەروەها هەندێک جگە لە دەسەڵاتە یاسەدانانەکان و دەسەڵاتی چاودێریش بۆ پەرلەمانن، بەڵام سەرۆک کۆمار زیاتر دەسەڵاتێکی پرۆتۆکۆلی تەشریفاتی هەیە، وەک چەترێک وایە کە دەسەڵاتەکان لەژێر چەتری خۆیدا کۆ دەکاتەوە و دەبێتە حەکەمەیەک ناوبژیوانێک ئەگەر خلافێک یان ئەگەر ئەزمەیەک ڕوویدا بە حکمی ئەو کەسە کە ڕئیس جمهورە پێویستە خبرە و حنکەی سیاسی هەبێ، بەو خبرەیە بەو حنکە سیاسی خۆی بەو ئەزمونە سیاسی خۆی هەوڵ دەدات کێشەکان یەکلایی بکاتەوە. بەڵام بۆچوونێکی تر سەری هەڵاوە ببوورە پێتە بڕم بۆچوونێکە سەری هەڵاوەیە کە بەپێی دەستور پۆستی سەرۆک کۆمار دەسەڵاتی هەیە، بەڵام لەماوەی چەند ساڵی ڕابردوودا ئەم دەسەڵاتانە بەکارنێنراون. نەخێر خۆی دەسەڵاتی پرۆتۆکۆلین، بەڵام ئەو پرۆتۆکۆلانش بەکار نەهاتوون. باشە، بەڵام یەکێک لە مادەکانی دەستور ئاماژە بۆەوە بدات کە ئەنجومەنی وەزیران پێک دێت لە سەرۆک کۆمار و ئەنجومەنی وەزیران ئەمە خۆی لە خۆی دەسەڵات نییە بۆ سەرۆک. بەڵێ لە سیستەمی پەرلەمانیا دەسەڵاتی جێبەجێکردن لە دوو بەش پێک دێ، سەرۆکایەتی کۆمار و ئەنجومەنی وەزیران. پێی دەوترێت دوانەی دەسەڵاتی جێبەجێکردن. لەم ڕوانگەیەوە باسکردنی دەستور کە دەڵێ دەسەڵاتی جێبەجێکردن بریتە لە سەرۆک کۆمار و ئەنجومەنی وەزیران، ئەمە تەنها وەسفێکە بۆ نیزامی پەرلەمانی، بەڵام کاتێکە دێتە سەر هەردوو بەشەکەی سوڵتەی تەنفیزی و دەسەڵاتەکانیان باز دەکات، دەسەڵاتی سەرۆک کۆمار تەشریفاتین دەسەڵاتە فیعلیە ڕاستەقینەکە لە هەموو بوارەکاندا، چ لە بواری مەدەنی چ لە بواری سەربازی دراون بە ئەنجومەنی وەزیران، بەڵام سەرڕای ئەوەی کە دەسەڵاتەکان پرۆتۆکۆلین تەنانەت ئەو دەسەڵاتە پرۆتۆکۆلانەش وەکو خۆیان ممارەسە نەکراون و من دەڵێم ئەگەر بێت ممارەسە بکرانایە دەکرا دەورێکی زۆر گرنگ هەبێ. بۆ نمونە سەرۆکی پەرلەمان تەنها ئیشەکەی ئیدارەدانی جەلساتی پەرلەمانە، هیچ دەسەڵاتێکی نییە، بەڵام لەبەرەوەی ئوسام نجێفی بخۆی کەسایەتێکی بەهێزی هەبوو، هەروەها بە توندیش دەخالەتی دەکرد لە زۆربەی کێشەکاندا و هەروەها خۆی وەکو مدافعێکی توندی سونەکان پیشان دەدا، دەبینین بوو بە گەورەترین کۆسپ لە بەردەمی سەرۆکی ئەنجومەنی وەزیران. دەتوانین بڵین لە بەغدا لە 4 ساڵی ڕابردوودا تاقە کۆسپێک کە هەبوو سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو. تەمان بەڕێز مام جەلال لەبەر کەسێکی بەتوانایە زۆر سیاسەتمەدارە، لە 4 ساڵی ڕابردوودا ممارەسەکانی خۆی پیادە نەکردن، تەنانەت خۆشی ئەترافی بەوە کرد پێشەوەی نەخۆشکەوە کە تەمان کە ئێستا هاتووتەوە ئێمە زۆر تەمەنای چاکبوونەوەی بخێرای بۆ دەخوازین و خۆشحاڵین بەمە، بەڵام کاتی خۆی پێشەوەی نەخۆشکەوێ خۆی دانی بۆ ڕاستێدانا و وتی من کاتێکە لە سەروبەندی ئەزمەی دیجلەیە و نووری مالکی پێی هەڵکێشاوە، هەروەها کۆمەڵە قیادەتی عەمەلاتی دروست کرد و بە کەیفی خۆی خەرقی دەستوری کرد. مام جەلال خۆی لەسەر تەلەڤیزۆن وتی بەشێکی زۆر لەو خروقات دەستوریانە و تەجاوز دەستوریانە من بووم کە بێدەنگ بووم لەوەی قسەم لەسەر ئەو تەجاوز دەستوریانە نەکردووە و وتی وعد و هۆکارەکەشی وتی هەم کەم لەوێ بووم هەمیش ممارەسەی دەسەڵاتەکانم وەکو پێویست نەکردەوە، وتی وعدیە کە ئەم جارە وا نابێ دەگەڕێتەوە بە بەغدا و دەنجی بەهێز دەبێ و لە بەرامبەر هەموو پێشێرگارە دەستوریەکاندا دەنجی دەبێ، بەڵام بەداخەوە نەخۆش کەوت. واتە لە 4 ساڵ هەرچەندە دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار تەشریفاتی و پرۆتۆکۆلین، بەڵام لە 4 ساڵی ڕابردوودا بەڕاستی بەڕێز سەرۆک کۆمار دەسەڵاتەکانی ممارەسە نەکردوون. ممارەسە نەکردنەکە بەهۆی واقعی سیاسی عێراق و هەموو گرژی ئاڵۆزیە بۆ کە هەبووە یا
سەر کۆمار خۆی من پێم وایە بۆ کۆمەڵی هۆکار دەکڕێتەوە. یەکەم طبیعەتی مامجلال کەسێکی کۆکەرەوە بۆ ویستوێتی هەموو لایەنەکان کۆکاتەوە نەیویستووە ببێ بە تەرەف، ینی بۆ حکومەی کە ڕئیس جمهور دەبێ تەرەف نەبێ و دەبێ هەوڵ بە خەڵک لایەنە سیاسەکان کۆکاتەوە. بەڵام من لایەنێکی تر لەوە قوڵتەی دەگەڕمەوە، پێم وایە دەگەڕێتەوە بە نەفسیەتی تاچی کورد کە یەکەم جارە کوردێک سەر کۆمار وەردەگرێ هەمیشە ئیتیهام بەوە کراوین کە کورد هەم خۆمان بە هاوڵەتی دەرەجە دووداناوە هەمیش ئەوە پێمان وتراو کە کورد ناتوانێت کەسێک بێ وەتەنی بیرکاتەوە لەسەر ئاستی هەموو عێراق. سیر دەکەن کاتێکە بۆ یەکەم جار کەسێکی کورد ئەم پۆستە وەردەگرێ وەکو دەڵێ لە مەلیکتر بوو، ینی ویستوێتی پیشانی بدا کە ئەگەر کورد پۆستێکی سەر کۆماری وای دەستکەوێ ئەوە لە عراقیەکان عراقیتر دەبێ و هیچ ئینتیمای کوردی نامێنێت. تەنانەت بۆ خۆیان عەرەبەکان دەیانگوت مامجلال کاتێکەوە بە سەر کۆمار بە و مەرجە هاتووە لەگەڵ لایەنە کوردیەکان لە کوردستان کاتێککە تەرشیحیان کردە بۆ پۆستەوتی دیکا کە من ئەچمە بەغدا ئیدی جامانە و کوڵاوی کوردی دادەنێم و جلی عراقی لە بەردەکەم ئەگەر بەو شەرتە قوبوڵتانە قوبوڵتان ئەگەر قوبوڵتان نییە من ئەم پۆستە ناکەم. واتە ئەو ویستوێتی بیسەلمێنێت لەوانەیە پێی وابوو بێ کە ئەگەر بێت و بیسەلمێنە کە کەسێکی وەکو وەتەنی بیر دەکاتەوە و هیچ جیاوازی ناکە ئەمە لەوانەیە بۆ خزمەتی قەزیەی کورد وابێ. بەڵام دەبینین ئوسامە وای نەکردو، ینی 80 ساڵە سونەکان حکومڕانی ئەم وڵاتە دەکەن، بەڵام تەنها 5-6 ساڵ تەهمیشکران. ئوسامە کاتێکە بوو بە ڕئیسی پەرلەمان زۆر بە توندی و بەلایەنگیری هەم لە ناو پەرلەماندا هەم لە دەرەوەی پەرلەمان بەبێ ئەوەی شەرمیش بکە زۆر بە توندی لایەنگیری تایفەکەی خۆی دەکرد، وەروەها بربەرەکانی سەرۆکوەزیرانیشی دەکرد. بەڵام بینیمان سەر کۆمار بەڕێز مامجلال ئەو کارەی نەدەکرد. جا ئەو کارەکە لەوانەیە بۆ ئەو دوشتە بێ هەم چارەسەری بەشێک لەو کێشانەی کە لە نێوان هەرێم و لە نێوان هەولێر و بەغایە ڕووی ئەیە و زوو بە زوو چارەسەرەکراوە دەوری سەر کۆمار نەبوو کە لە بەرژەوەندی کووردا بەکارهێنا هیچ کێشێک چارەسەر نەکراوە. بەعکسەوە لە 2023ەوە کێشەکانی کورد چین مادەی 140 پێشمەرگەیە نەوت و غازە هیچ کێشەیەک هەل نەکراوە، نی کێشەی ئانی هەلکراون. تەوان مالکی زۆر بەزیرەکانە زۆر جار چاوی لە هەندێ شتی کوردستان نوقاندۆ، بەڵام لە مقابلدا یەک شتی دەستوری نەداوینەتێ و هەموو ئەو حشتانەش کە ئەگەر پیان بوترابێ هەلکراون لە 2023دا بۆ ئێستا تەنها ڕاکردن بۆ بەرەو پێشەوە یان حلولی تەرقیعی کاتی بوون، خۆ هەڵخەڵەتاندن بوون، و ئیلا یەک کێشە لە نێوان هەرێم و بەغدایە هەل نەکراوە. من کاتێکیش بە تعلیقم لە سەرکردە کوردەکاندا کە هەمیشە دووپاتی ئەویان دەکرد و دەیانگوت ئێمە بەشێکین لە چارەسەر بەشێک نین لە کێشە، دەمگوت بەعکسەوە ئەسڵی کێشەکان لە عێراقدا کوردن و هەموو ئەو کێشانەی کە لە عێراقدا دروست بوون بەهۆی کوردەوەی. بەڵام کێشەی کوردەوەی لە دوای 2023ەوە کێشەکانی خۆی نایەنەتە پێشەوە، دی شەڕیان لەسەر ناکات. دەوتم با بێت کێشەکانی خۆی بێنێتە پێشەوە، با شەڕیان لەسەر بکات، بزانە کێشەکانی کورد ئەوەندە گەورەترن لە کێشەی لایەنەکانی تر، کێشەکانی تر هەر نقوم دەبن. فعلا وابوو زیاتر دوای ئەوەی باشە، بەڵام چۆن شەڕی لەسەر بکات؟ نەبێت لەناو پەرلەمانە بیکە، لە پەرلەمانیش لەسەر شانی ئێوە بوو، یان لە 325 کورسیە کورد 57 کورسیە بۆ لە خولی پێشەوە. جا من پێم خۆشە ئەگەرمە تۆ زەکاتم بیتێ بەڕاستی چونکە زۆر جار لە ئیعلامە شت دەکرێت. جارێ خەڵک وا دەزانێ هەموو شتێک لەناو پەرلەمانەیە کە ئەمە غەڵەتە. پەرلەمان دوو کاری سەرەکیە، کاری یاسادانان، کاری جێبەجێکردن. سەبارەت بە کاری یاسادانان و کاری یاسادانانیش دوو شێوەی هەیە. یاسا تۆ نەیەڵی ڕۆژانە کە هەموو ئەو یاسایانەی کە لە پەرلەمانی بەغدا دەردەچن نەیەڵی یاسای خراپ تێپەڕن بەرامبەر بە خەڵکی کوردستان. من بە شانازیەوە دەیڵێم ئەم دەورەیە هەموو پەرلەمانتارە کوردەکان نەمانێشتۆ نەک یاسایەک بڕگەیەکی یاساش دژی خەڵکی کوردستان تێپەڕێ. ئەوەی بودجە تێنەپەڕێنراوە، نەخێر تێنەپەڕێنراوە تا ئێستا بودجەی پێرار نابوجێ ڕەزامەندی کوردی لەسەر نەبوو. پێرار بە ڕەزامەندی بەغدا و هەرێم ئەمە کراوە، بە ڕەزامەندی بەغدا و هەرێم کراوە کە ئەوان ڕێژەی ئەوە نەوت بنێرن لە مقابلدا ئەگەر نەیان نارد ئیلا ئەگەر لە بەغدا و ئەگەر لە هەولێرەوە ڕەزامەندی نەکرایەوە واتە هەولێر و بەغدا ڕازی نەبوونە ئۆکەیان نەناردای بۆ پەرلەمان ئێمە ڕازی نەدەبووین. تەنانەت زۆر جار ئەنجومەنی وەزیران وەزیرە کوردەکانی ڕازی دەبوون دەهاتە پەرلەمان ئێمە هەڵمان دەوەشاندەوەیان ڕێمان لێ دەگرت و زۆر جار خۆیان جوابیان بۆ دەناردین دەیانگوت لەو ئەنجومەنی وەزیران ئێمە نەمانتوانی ئەوە بیکەن بە کێشە تاوەکو ئەو کاتەی لە هەولێرەوە ئۆکەی نەکرایە لە ناو پەرلەمانان تێنەدەپەڕی. ساڵی 2013 کە بودجەکە تێپەڕی لە بەغدا و هەولێر ڕێککەوتن، بەڵام ئەم ساڵ لەبەرەوەی بەغدا و هەولێر ڕێک نەکەوتن ئێمە نەمانێش تێپەڕێ. بۆ یاساکانیش بەڕاستی ئێمە نەمانەشتۆ ئەم دەورەیە یەک یاسا تێپەڕێ، بەڵام دێتە سەر کێشە ڕئیسەکانی واتە یەک یاسا دژی خەڵکی کوردستان تێپەڕێ، بەڵام دێتە سەر شتە ڕئیسەکانی خەڵکی کوردستان. بۆ نمونە مادەی 140 زۆر خەڵک پێی وایە مادەی 140 کاری پەرلەمانە کە ئەمە غەڵەتە. کاری پەرلەمان تەنها یەک فەقەرەی کاری پەرلەمانە، ئەویش ئەو پرۆژە یاسایی کە سەرۆکی کۆمار نردوێتی بۆ چاکردنەوەی یەکە ئیداریەکان. غێری ئەو پرۆژە یاسایە هیچ شتێکی تری مادەی 140 ناو پەرلەمانە نییە غێری چاودێریکردنی لیژنەکە نەبێت. زۆر باش، ئەمە بگەڕێنەوە سەر قسەکردن لەسەر پەرلەمان و دەوری ئێوە و فراکسیۆنە کوردیەکانی تر لە پەرلەمانە. بەڵام
لەسەر مەسەلەی سەر کۆمارەکە ئەگەر دەسەڵاتەکانی سەر کۆمار پرۆتۆکۆلیە و دەسەڵاتی نییە و هەموو شتێک لە عێراق لە دەستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کۆ بێتەوە و وسامە نوێژێفی بە شخصەتی خۆی توانی بێتی جی سەرۆک وەزیران بوەستێتەوە ئەی کورد بوو سەرۆک کۆماری وەرگرتەوە سەرۆکی پەرلەمانی وەربگرتە باشتر نەبوو. من ئێستاش ئەڵێم ئەگە ئەم سەرۆک کۆمار سەرڕایەوە دەسەڵاتەکانی پرۆتۆکۆلین لە چاو ئەنجومەنی وەزیرانە کاگڕێبوار دەسەڵاتی فعلی لە سیستەمی پەرلەمانیە لای ئەنجومەنی وەزیرانە تەمان لای سەرۆک وەزیرانیش نییە سەرۆک وەزیران تەنها دوو دەسەڵاتی هەیە ئیدارەکردنی کۆمنەوەکانی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتیکردنیان لەگەڵ ئەوەی کە پێی دەوترێت قایدی عامی قواتی مسلحە هەموو دەسەڵاتەکانی ئەنجومەنی وەزیرانی یان ئەنجومەنی وەزیرانن دەسەڵاتە فعلیەکان سەرۆک کۆمار دەسەڵاتی پرۆتۆکۆلی بەڵام هەندێک دەسەڵاتیشی هەیە ئینکاری ناکرێت بۆ نمونە دەسەڵاتی ئەوەی هەیە کە داوای سەحبی سیقە بکات لە سەرۆک وەزیران کە ئەمە دەسەڵاتێکی زۆر خەتەرە مثلا صلاحیەتی ئەوەی هەیە کە عفوی خاص دەرکات بەڵام بە پێشنیازی ئەنجومەنی وەزیران صلاحیەتی ئیمزاکردنی یاساکان نییە بەڵام هەر دەبێت ئیمزایکە صلاحەتی غێری ئیمزاکردنی نییە بەڵام ئەوەی کە سەرۆک کۆمار گرنگی دەدا بە سەرۆک کۆمار پۆستەکەیە کە ئەو ڕەمزی یەکێتی خاکی وڵاتە ڕەمزی سەروەریە و لە دەرەوە تەمسیلی وڵات دەکا و دەنجی ئەو قسەی ئەو زۆر تەسیری کاریگەری هەیە بۆیە بەڕاستی شیعەکان پێیان ناخۆش ئەم پۆستە بدرێ بە سوننە لەبەر ئەوە نییە کە لەبەر چاوی جوانی کورد نییە کە پێیان خۆش ئەم پۆستە نەدرێ بە سوننە بدرێتەوە بە کورد بەڵکو لەبەر ئەوەیە دەزان ئەگەر کەسێکی سوننە ئەم پۆستەوە گرێت لەسەر ئاستی عالەمی عەرەبی و عالەمی دەرەوەش حای عێراق دەبە حای حکومەتی عێراق دەبە هەرچی خروقات و پێشێلکاریە بە دەقات گەورەی دەکەن بەڵام کورد لە چەند ساڵی ڕابردوودا ئەوەی بۆ نەکردوون سەرۆکی پەرلەمان ناتوانێت ئەوە بکات بەقەدەر سەرۆکی کۆمار لە ڕووی دەرەچیەوە سەرۆکی کۆمار زیاتر گوێ لە گیراوە زیاتر ڕەمزی وڵاتەکەیە بۆ هەموو کۆبوونەوە عالەمیەکان بۆ کۆبوونەوەی ئومەمی متحیدە بۆ کۆبوونەوەی جامعەی عەرەبی بۆ کۆبوونەوەی سەرانی وڵاتانی دنیا زیاتر هەر ڕئیسی کۆمار دەچێت تەنانەت سەرۆکی پەرلەمان ئەگەر بچێتە دەرەوە لەگەڵ سەرۆکی پەرلەمانەکانی وڵاتان کۆ دەبێتەوە و جەمعیەی عامە و هەموو منەظەماتە نێودەوڵەتەکانیش کاتێک کۆ دەبنەوە سەرۆکی وڵاتەکانیان کۆ دەبێتەوە نەک سەرۆکی پەرلەمانەکانیان لەبەرەوە ئەو تەسیرەی کە سەرۆکی کۆمار بۆ ئەوەی بیە ببە فشار لە ڕووی دەرەچیەوە لەسەر حکوومەتەکە سەرۆکی کۆمار زیاتر دەیبێنێت لە سەرۆکی پەرلەمان واتە هەرچەندە دەسەڵاتەکانی پرۆتۆکۆلین بەڵام ئەگەر ئەم دەسەڵاتەش بەڕاستی ممارەسە بکرێ و ئەگەر بەڕێز مام جەلال نەخۆش نەکەوتایە وەکو ئەو قسەی کە کردبووی من ئەمجا لەمە و دادەچمەوە بە بەغدا و دەنگم دلێر دەبێ و لەسەر هەموو اخلاق حرکە دەستوریەکان بێدەنگ نابم پێم وا بوو دەیتوانی ڕۆڵێکی گەورە ببینێ ئێستاش بەڕاستی کە ئەم جارە دووبارە ئەم پۆستە لەوە دەچێت بێتەوە بە کورد هەرچەندە ئێستا دەوڵەتی قانون لە پیلانێکدان بۆ ئەوەی جێچەڵ بە کورد بکەن بە تایبەتی دوای ئەوەی کە حەیدەر عیبادی تەرشیح کرد بۆ پۆستی شێگری دووەم و ژمارەی زۆر پەرلەمانتار لە ناویاندا هەندێک کوردیش دەنجیان نەدا بە حەیدەر عیبادی ئەوانیش لەوە دەچێت تۆڵەی خۆیان بکەنەوە هەندێک کەسایەتی هەان دەدەن بۆی بێ بە سەرۆک کۆمار بەڵام لەگەڵەوەشدا پێم وایە دوجار سەرۆک کۆمار هەر بۆ کورد دەبێت چونکە ئەگەر یەکەم جاریش دوو لە سەرسی دانکان نێنێ وەکو دەستور دەڵێ لە جاری دووەمە چێ زۆری نەبێنە ئەو دەیهێنێ دوجار پۆستەکەی کورد بەر کاندیدەکەی کورد دەکەوێت بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئەم کەسەی کە دەینێرین کەسایەتێکی بەهێزی هەبێ و بێدەنگ نەبێت لە پێشەلکارە دەستوریەکان دووەمیش بەڕاستی عیبیش نییە بۆ کوردیشکە چۆن سەرۆکی پەرلەمان بۆ سوننە ئیش دەکا و پێشی عیب نییە سەرۆکی وەزیران زۆر تائیفیە و تەنانەت میدیا نەک میدیای حیزبەکەی میدیای ڕسمی کە عێراقیەشە کردوێتی بە میدیایەکی تایفی و شەو ڕۆژ دشی هەندان دەکات دشی کورد و سوننە پێویستە ئەو کەسەش کە دەچێتە بەغدا جگە لەوەی کە لەسەر پێشێلکاری دەستوریەکان هەروەها دیموکراتی و دەستور لە هەموو عێراقدا هەڵدەداتێ وە کەسایەتێکی بەهێزی هەبێت دەبێ بەڕاستی بە هەمان شێوە تاوەکو دوو کەسەکەی تر لەسەر لایەنە تایفەکانی خۆیان هەڵدەدەنێواتە سەرۆک وەزیران و سەرۆک پەرلەمان دەبێ ئەوەی ئێمەش لەسەر مەسەلە کوردەکان هەڵداتێ باشە بەڵام ئەگەر لە عێراقێکا دەستور پێشێل کرابێ هەموو دەسەڵاتێکیش لە سەرۆک وەزیرانە کۆبوو بێتەوە بەپێی دەستورەکەش کە زۆر کەس ڕەخنیان لە دەستورەکە هەیە بە تایبەتی لە هەندێک سەڵاحیەتی سەرۆک وەزیرانە سەرۆک کۆمار چی پێکرێت لەوە زیاتری پێکرێت کە کراوە پێشتر بەڵێ جارێکم دەستورەکە من وەکو کەسێک کە لەناو قەوسە تۆزێک تایبەتمەندیم هەیە لە دەستورە پێم وایە دەستورێکی باشە تا قەشتێکی خراپ بۆ ئەم دەستورە بۆ کورد مادەی 140 بەڕاستی ئەگەر مادەی 140 و هەڕاستکردنی نیوەی خاچی کوردستان نەبووایە ئەم دەستورێکی زۆر باشە ئێستا ماڵی داعشەوە بێ لە سای داعشەوە تقریبا ناوچەکانی 140 گەڕاونەوە لەسەر ئەوە شەکەین بەڵام بۆ بەس مادەی 140 ینی لە بڕگەیەکی دەستورە ئەڵێ رئيس الوزراء هو القائد العام للقوات المسلحة نقطة سريدة صار بخري أو غلط تفسيرك دصلات كاني أمية نوتوري هتا إيرا أطوان دصلات أو تأثر وزيران بارزوي خوي جيش الجولاني شري بيكا جاوا هم مخالفة دستورة من معنا البرلمان هم باس كردون البرلمان أمام إيسارة كردون بس بداخوا طبعا سرتا كرد بيدنگ بلا تصرفاتي مالك يعني وبالك جوري ك
مالکی گەیاندوتە ئەو حاڵە کورد بێدەنگ بۆ لی کورد نەک بێدەنگ بۆ پشتگیریشی کردو بینیمان یەکەم جار کورد مالکی بە دەعمی کورد هاتە سەر حکوم لە 4 ساڵی یەکەمیدا هەموو کوتلەکان کشانەوە تەنها کوتلەی کوردی مابوو پشتگیری کرد ئەگەر کوتلەی کوردی بکشایەوە دەڕوخان نەیان ڕوخان 2010 چی هێنایەوە سەر حکوم هەر اتفاقی هەولێر هێنایە و مبادرەکەی سەرۆکی هەرێم و تاوەکو بەڕاستی کشانەوەی ئەمریکاش کورد پشتگیری دەکرد ئەم لەو کاتەیە کە ئەو کوردی بەشتی کاتی ڕازی دەکرد نەک بێت مافە ڕئیسیەکانی باتێ بەشتی کاتی ڕازی دەکرد کورد دێ بێدەنگ بوو لێ بۆیە مالکی ئەو 6 ساڵەواتە لە 2006ەوە تا تقریبا کۆتایی 2011 بەکەیفی خۆی پێشەلکاری دەکرد بەکەیفی خۆی ممارسی سەلاحیاتی دەکرد کورد لێ بێدەنگ کە کوردیش لێ بێدەنگ و لایەنەکە تەمان شیعەکانیش لێ بێدەنگە بوون لایەنی سونەش بێهێز بوو کاتێک کە خەبەرمان بۆ ئەویش ئەو کاتێک کە ئەزمەی دیسلەی دروست بوو قیادەی عەمەلاتی دروست کرد وتمان قیادەی عەمەلات مخالفەی دەستورە وتیان نەخێرەوە ڕازگۆنین ئەگەر مخالفەی دەستورە بۆ 6 ساڵە لێ بێدەنگن ئێستا لەبەرەوەی کێشەکە لەسەر خۆتانە والحاصل دەمەوێت بڵێم لە دەستوردا کە من دێمە سەر قسەکەی ئەوەی کە ئەو پرسیاری جەنابە کردێ غێری مادەی 140 نەبێت کە بۆ کورد خراپە دەستور زۆربەی زۆری بۆ کورد باشە و تەنانەت بەعکسەوە ئەوان دەڵێن کورد لە هەموو مادەیەکە لۆقمێکی داناوە و سەرۆکی وەزیران بەعکسەوە دەسەڵاتی نییە دەسەڵاتەکانی ئەنجومەنی وەزیرانن سەرۆکی کۆمار تەنها سەرۆکایەتی کۆبوونەوەکانی مەجلیسی وزرا لەگەڵ ئیدارەدانی کۆبوونەوەکان دەکا لەگەڵ قایدی عامی قواتی مسلحەیە غێری ئەوە هەمووی ئیشی ئەنجومەنی وەزیران تەنانەت بۆ قایدی عامی قواتی مسلحەش بەڕاستی تەنها لە دوو حاڵەتدا قیادەی عامی قواتی مسلحە دەبێ ڕۆڵی هەبێ لە حاڵەتی حرب لە حاڵەتی تەواری واتە کاتێکە وڵات ڕۆبەڕووی حربێک دەبێتەوە جا لە هەموو وڵاتیان لە بەشێکی یان حاڵەی تەواری لە بەشێکدایان لە هەموو وڵاتدا ئەوەش بە موافقەی پەرلەمان کاتێکە إعلان حالة حرب وطواري دكري أو كتقايد عامي قواتي مسلحة دسالاتكاني أكتيف دكريان أو بيويست أم دسالات بكار بينه بلام لحالة مدنية كاتك حرب وطواري مانية زيش لسكنات خويتي لو حدا كان خويتي حدود دبارزه لم حالة تنها وزير الدفاع دبي إدارة جيشك وزارة الدفاع إيش كسجي أبي مدني بجوري دستورك بلام أوي كمالكي ديك ببي أوي إعلان حالة حرب وطواري كرابي أو دسالات حرب وطواري داوا بخوي بكيفي خوي أم مصطلحي كهيا دل قايد عامي قواتي مسلحة خوي كردوبا كشتو ببر لساي بيدنجي كتلة كان لسروها ما أنا لساي بيدنجي كتلة كردة كان وإلا أجر دستور بحذافيره وقعرب كان دلن تطبيق بكري براسي دسالاتي زور كمي داوا بسرق وزيران دسالات كان هي أنجومني وزيران بدا صلاة سرباز كان شو باشا تو شو صالي الرابردو لبغابي أو كشو هواي عراق بين روبرت شاوي خود لشو صالي أين ده سرو كوماري أقل كرد به أتواني شي بو كرد كا بله من نالم بتنها سرو كومار هيج ناكا وبراستي بلام سرو كومار تاشان أتواني شاوديري كي جدي بيه بس سرو وزيران ونيل خلق الدستوري بله دتواني استابونا من لما وين رابردو ده أجر بونا من سرو كومار زۆر مالکی زۆر چی دەکرد ئەگەر قسەی ئەو فەرقی هەبوو ئەگەر ئەو تەییدی نەکردا یان ئەگەر بیو تا ستۆپ لایەنە کوتلە سیاسەکانی تر چاوەڕێی دەمی سەر کۆمار بوون بەڵام کاتێ بەعکسەوە یعنی وەکو عەرزم کردن تاوەکو ئەزمەی دیجلە بەڕێز سەر کۆمار پشتگیرێکی بێوێنەی مالکی بوو تەنانەت ئەو قسەیەمان لەبیرە کەوتی بەدیلی مالکی هەر مالکیە لە سەرەتای کشانەوەی ئەمریکا کاتێکە لایەنە سونیەکان جارێ کورد نەهات بۆ سەرخەت داوایان دەکرد کە مالکی بگۆڕێ ئەو هات ئەو قسەیە مەشهورەی کرد کە مالکی کەسێکی طارئ نییە لەسەر سیاسەت کەسێکی تازە پیاڵکەوتونیە لە سیاسەتە و بەدیلی مالکی هەر مالکی خۆیەتی ئەم قسە بوو بە چەکێک بەدەست دەوڵەتی قانونەکە هەمیشە دژی نایارەکانن بەکارهێنانەکەدا کاتێ داوت مالکی بگۆڕدرێ و ئێستاش بەڕاستی کاتێکە سەر کۆمار دیارە سەر کۆمار نابێ هەموو لە خۆی قسە ناکە نابێ هەموو ڕۆژ قسە بکە بەڵام کاتێکە کە پێشەلکارێکی دەستوری زەق دەبینێ کە ئەو دەڵێت بەڵێ ئەمە پێشەلکاریە من دڵنیات دەکەم کوتلە شیعی و سونیەکان و کوتلە کوردەکانی شەمویان هەڵدەدەنێ ئەو کاتە ئەو موقفی بەهێز دەبێ و دەوەستێ لە جێی خۆیدا بەڵام تاوەکو سەرۆکی کۆمار پشتگیری سەرۆکی وەزیران کە بەتەکیدەوە قووەتێکە بۆی و ئەو زیاتر پێ هەڵدێنێ لە تجاوزە دەستوریەکانی من دەڵێم ئەم 4 ساڵەی داهاتوو ئەگەر پۆستی سەر کۆمار بۆ کوردێ پۆستەکە هەر پرۆتۆکۆلیە چاوەڕێ نەکەین ئەسایەکی سحری بێ ئەو سەر کۆمارە دەتوانێت شتێکی معجزە بخڵقێنێ بەڵام لەگەڵ ئەوەشدا دەڵێم ئەگەر ئەو کەسە بەهێز بێ وەگەر ئەو کەسە فعلەن لەسەر خەرقە دەستوریەکان بڵێن نای بەقەوەت و تەواجودی دایمی هەبێ لە بەغدا و لەسەر پێشەلکار دەستوریەکان و دیموکراتی لەسەر تاسەری عراق وهروەها لەسەر مافەکانی کوردیش هەڵباتێ دەبێ بە بربەستێک بەڵام ئەمە بەو مانانێ وڵا لە 4 ساڵی داهاتوودا کورد و عراق دەبێ بە شامی شەریف و هەروەها کوردیش هەموو مافەکانی خۆی دەستەکەوێتەوە باشە ئەمەژت بۆیە کە خراپی دەستور مادە 140 بەڵێ ئەی بەڵام ئەو کاتی دەستور نووسرا ینی ئەمە بە ئینجازێک سێرکرا بۆچی خراپە بەدەخوانەی نووسیان بە ئینجازیان سێر کرد سیاسەکانی کورد من بە خۆم سەرەتای لەوانە بم کەڕەخنەم نەکەرمن ینی بۆی نەبێ من بەڵام زۆرێک لەوانەیە کە لە بواری دەستور و لە زانۆکانە دەرسمان دەوتەوە
ڕخنەمان لێگرتنەوە زۆر بە توندیش ینی وەڵامی ئێمان دەدایەوە و پێیان وابوو کە ئێمە کەسی نەزانین و نەزەرین و تیۆرین بەڵام مادەی 140 لێچەکە لە عیبەکان لە پەڵەڕەشەکان بەدەست ئەو بەدەموچاوی ئەوانەیە کە بەشدار بوون لە نووسینەوەی دەستوری عراقیە نەبوو و نەشیاوە لە عالەمدا کە تۆ 150 خاچی خۆت بخەیتە هەڕاتێکی دۆڕاوە کە تقریبا زۆریشیان ئەگەر بەو قومارەش بێ کە لە مادەی 140 هەیە دەدۆڕێن ئەگەر بەو ئالیەتە بێ بەڕاستی ینی من پێم سەیرە خاچی کوردستان تا حەمرینە ینی کاتی خۆی خۆ عەفریقا مەلا مستەفا لە 1974 وتبووی ئێمە من 10 ساڵم نییە واز لە کەرکووک بێنە مەگەر یەک کوردیشین تیانە بێ هەر کوردستانە ینی بەڕاستی کەچی دوای 30 ساڵ خەبات و شۆڕش دوای ئەوەی کە عراق دەڕوخێ و سفر دەبێتەوە هیچ هێزێک لە عراق نامێنێتە ناهێزی کورد نەبێ کەچی سەرڕا ئێوە دەچین دوای 30 ساڵ سایە 50 خاچی کوردستان دەخەینە باشە بەڵام زۆر مشکلە ئەوەیە کاگە ڕێبوار ئێستاش بەو میکانیزمە زۆرێک لەو قەزاونەخانەی کە تاریخیەن و جوغرافیەن کوردن با ئێستا کەمینان کورد بێ دەدۆڕین باشە ئەمەکەی ئەمە چ منطقێک باشە زۆر ینی ماوەی چەند ساڵێکە قسە لەسەرەوە کە نابوو مادە 140 وای لێ بکرێ و کە ئەمە زیانی لە کورد ئەی بەدیلی مادە 140 چی ینی ئەگەر ئەویان نەکردای چیان کرد کاتی خۆش زۆر کراکە من پێم وابوو سەرەتا ئەگەر تۆزە کورد بوێرتر بووایە کاتێکە تاقە حەلیفی ئەمریکا بوو و حکومت نەمابوو هیچ شتێ نەمابوو لە عراقدا و من ئەو کاتەش وتم هەقی وانە ئەم قسەکان پێش 2002 ئەمان وت کاتێکە سەدام دەڕوخێ هەقی وایە کورد چونکە زۆر باسیوان دەکرد ئێمە ناچین تۆڵە بکەینەوە ئێمە حەلەکانی ئێمە دەستور هەڵدەبژێرین ئێمە حەلی یاسایی هەڵدەبژێرین ئێمە پێمانەوە بکە خۆبەستنەوە بە حەلی یاسایی و دەستوری قومارێکی دۆڕاوە هەروە دوای چەندین ساڵ داوا دەکەین و بۆمان ناچێتە سەر طبعاً فعلا ئەوە وا دەرچوو کاتە دەیانتوانی تاوەکو شوێنانەی کوردستان و هەروە لەگەڵ هێزەکانی ئەمریکا کورد پێشمەرگە شەڕی دەکرد و ئەمریکەکان زۆر معجیبن بە پێشمەرگە و تەنانەت مقارنەی ئەوان دەکرد کە لە ئەفغانستان پارەیان نەی تێشاخێکت بۆ ناگرن بەڵام لە کوردستانە پێشمەرگە پێش هێزەکان دەکەوێت تا شوێنێکە حەمرین بوو مانگرتایەوە پاکمان کردایەوە دەبوو بە ئەمری واقع وەکو چۆن هەندێک ناوچە کە دەرەوەی خەتی 36 بوون بەڵام لەگەڵ کشانی هێزەکانی ئەمریکا کورد جێگیر بوو تیاندا تا نیوەی ناوچەی جێناکۆک بوو بە ئەمری واقع ئەگەر ئەو کاتە بەڕاستی تاوەکو ئەو ناوچانەی کە خۆمان بە کوردستان دەزانین بڕۆشتینە بمانکردنایە بە ئەمری واقع تا ئێستا دەمێک بوو هین ببوو ئێستا بەڵام ئێستا ئەو ناوچانە هەمووی لە دەستی کوردایە و جێگیر بوون تایە و هێزی پێشمەرگە نه هەمووی نەوەش غەڵەتێکە بە پێی ئەو ئامارانی کە لایەنە فەرمیەکان بڵاوەکەنەوە لە سایە 95 ناوچە دابڕێنراوەکان گەڕاونەتەوە سەر هەرێمە لە سای 5 ماوە ئێستا جێبەجێکردنی مادە 140 نییە بەڵێ جواب عراقێکی لاواز دەتوانێت جاریکردن بڵێ سواز داعش خۆ ئازای کورد نییە شان و باهۆی کورد نییە ئەمە یەک دووەم کاگەوەش غەڵەتێکە کاک ڕێبوار بەداخەوەندە لە سەرکردەکانیان وڵاسەی مادەی 140 جێبەجێ بووە ئێستاش بە وجە نەزەری من نیوەی ناوچەی جێناکۆک ئەرزی ناوچەی جێناکۆک ماوە کە نیوەی کە ناڵێم نیوەی لە خەتی 36 لە چەماڵەوە لە سێتەرەی تەحەدی و لە خوشتەپە و لە فایدەوە نه بەڵام ئەو کورد لەکوێ بوو ئێستا نیوەی ماوە کە ڕزگار بکرێت کاکە تۆ حەویجە و زاب و حەمرین و ئامرلی تا حەمرین کوردستانە سعدیە و مەندەلی ئەوانە یعنی کاتێک ئێمە ماڵین مادەی 140 جێبەجێ کرد بەعکسەوە ئێستا ئەوان ئێمە تۆمەتبار دەکەن کە ئێمە عەرزیوانمان داگیر کرد ئەگەر ئێمە بانگوتە ئێستا ئەمە ئەم بەشەی کە کوردستانیە و 190 خەڵکەی کوردستانە ئەوە ئێمە ئەیپارێزین بەڵام لە داهاتووشدا هیوادارین ئەو ناوچانەی ترمان بۆ بگەڕێتەوە ئەوە پێم وابوو بەقەوەتر بووە لەوەی ئێمە تەواو بزانین هەموو شتێکمان بۆ جێبەجێ بوو ئێستا ئەوان داوامان لێ بکەن کە ئێمە ئەو ناوچانەمان داگیر کردو و دەبێت لێ ئەمگەڕێنەوە من پێم وایە ئەو تاوەکو حەمرین ئەگەر حسابی کەی کە تا حەمرین لە ڕووی مێژووی جوغرافیەوە کوردستانەوە لە ساڵی 20ەکان و 30ەکانی ڕابردوو یەک عەرەبیتیانە بووە لە 20ەکان و 30ەکانەوە سەرەتاکانی تعریف هاتون بە ئەو ناوچانە کە هاتون مشکلەمان نییە حەویجە ئەوانە ئێمە دەڵێن دەریان ناکەین بەڵام لە هەمان کاتیشان نابێت لەو خاکانە خۆش بین ئەمە لە ڕووی سیاسیشەوە موقفی بەهێزتر دەکردین کە ماوە تا ئێمە ئەم ناوچانەی کە تا ئێستا جێشی عراقی لێ بۆ پێشمەرگەی بە هاوبەش لەگەڵیا بووە تەنها ناوچانە ڕزگارکراون بۆ علمی جەنابەت ئەوەی کە پێشمەرگەی تیا بووە ئەگەر لە هیچ شوێنەکە نەچوینە پێشەوە تا جەلەولا تا ئەسان نیوەی جەلەولامان بۆ ڕزگار ناکرێت لەبەرەوە بەڵام زۆربەی ناوچەکانی کە پێشمەرگەی تیانە بۆ ئێستا تیاتی کەرکووک بۆ نمونانێ زۆربەی ئەو ناوچانێکە پێشمەرگەی چوتە ناوە زۆربەی ناوچەی هەوبەشەوە بەڵێ هەندێک پێشڕەوی کراوە بە خواری و کەرکووک بۆ لای زابوو ئەوانە بەڵام ئێستاش ناوچێکی زۆری کوردستانی ماوە با زۆرینەی کورد نەبێ زۆرینەی عەرەب بێ بەڵام لە ڕووی مێژووی جوغرافیە و کوردستانن باشە ئێستا مادەی 140 جێبەجێ کرایان نا گرنگ نییە کێ کردی من پێم وایە ئەم بەشەی کە جێبەجێ کراوە بەڵێ جێبەجێ کراوە باشە لە ڕووی دەستوریەوە ئەمە ئیشکالیاتی هەیە خۆی کاک ئێستا کێشەکە ئەوەیە لایانی دەوڵەتی قانون دەرکەوت کە چەند نیەتیان خراپە ینی تاوەکو 2000
هەش دەبووە مادەکە جێبەجێ بکرێت لە ڕووی دەستوریەوە بەڵام ئەوان جێبەجێیان نەکرد بەهانەیان دێنایەوە و ڕۆژانە لە سەر تەلەڤیزۆنەکان مالیکی و غیری مالیکی و بەرایم جعفەریش پێشتر خۆیان وا پیشانە دەکەوان هەموو التیزامێکی سەرشانی خۆیان جێبەجێ کردووە و تەحەدایان دەکرد با کوردێک بێ و داوای شتێکی کردبێ ئەوان ناکرێت بەڵام دەرکەوت ئەمە وانە یەکێک لەوانە حەنان فتلاوی کە یەکێک لە کەسە نزیەکانی خۆی لە 4 ساڵی ڕابردوودا نەگەڵم 4 ساڵە واتە لە 2006 بۆ 2010 ئەو کاتە پەرلەمانتار نەبوو ئەم کرا بە ئەندامی لیژنەی تەنفیزی مادەی 140 بۆ خۆی بەدەمی خۆی دەڵێ کاتێک کە چوون بۆ لیژنەکە بووم بە ئەندە لیژنەکە گەیشتبوونە مەرحەلەی ئیستیفتا من ڕام کرد ئەو بەنەری مالیکی چووە باشە بەڵام تا چەنە قسانە ڕازگۆییتە بەڵێ قوڵان ڕازگۆییتە ئەخە مەرحەلەی تەویستەوە نەبوو لە مادە ڕازگۆیەکە لەکوێ پێویستی ئەسڵەن ئەگەر تۆ بتەوێ دەبووایە تاوەکو سیوێکی 12 جێبەجێ بکرێ دەبووایە تاوەکو سیوێکی 12 سیوێکی 12 2007 دەبووە هەموو مەرحەلەکان جێبەجێ بکرێ هەرسێ قۆناغەکە جێبەجێ بەڵام ئێستا یعنی تا ئەم ساتێک ئێمە لە 2014 لە مەرحەلەی تەویست کاگە سەریکە مەسەلەی تطبيع حقيقة بو كرد واتو دتواني استغناء لك بون منيمه بوشي ممندانا ودلن كاكا لبروي كوتايكي برا برسيدي دلن لبروي كرد عربي زور هناوا كردكاني در كردون اما دمانه امنا وسنه برا برسي بقرنو نامانه بسر بقرتوا اماش دمانه كردكان بقرنو شوني خوان عربكان ببرنو بو زماني كاين زورينك وكو خوي ليتوا كغراينو وسر اصلك او كاتا برا برسي رازين واتا كرد اغربيه ودتواني تجاوزي ام مرحله كا شو اما ما فيك او كاتا كمان مجازفه ممكن بلام كاكا دي رازين بمشي ويستاب عربو كردي عربي هاوردو كردكان اجا نقربنو من امادم تجاوز لسر مرحله بكم حقيقه بو من نك واجبك الا دبي بياتي برين بلام واضحه دركوتو كدولتي قانون ببرنامه نان ديش مادي صوتل جيبجي بكري بمناغمه لقال هندي عربي شوفيني كبيان وابو دنجي ناوتي جناكوك بو اوانا والحاصل دبويا من دبي اونلاين برساركو بمو دبويا تا برواري سيويكي دوانسي 2007 او مادي جيبجي بكري بلام اوان دركوت بمماطله جيبجي ناكن استا دبويا لسيويكي دوانسي 2007 اگر حكومتي هرم قوتي هبويا بيوتاكا كامنا وچانا كردستانين براستي من كاتي خوي پێشنیازێکی وام کرد کە لە دەستورا بنووسێتەوە بەس گوێ لێ نەگیرا یان بۆیان نەچۆتە سەر دەبووە مەمان گوتای لە دوای ئەو بەروارەوە کوردستانیش ئێستاش کە بە حکمی ئەمری واقع لە دوای ڕووداوانی مووسڵەوە هاتوونە سەر کوردستانی بڵێ ئێستا بەشێکی جێبەجێ کراوە بەڵام شەرعیەتی نییە ئێستا شەرعیەتێکی قووەتی هەیە ئەمری واقعی هەیە من پێت دەڵێم ئەگەر ئەمە 5 ساڵێک بەردەوام بێت دەبێت بە شەرعیەتی قانونی وەکو چۆن ئەسڵەن هەرێمی کوردستان خۆی لە 91 تا 2003 لە ئەنجامی ئەمری واقعەوە بوو بە شەرعیەتی قانونی ئەمەش ئەگەر ماوەیەکی زۆر بەردەوام بێت دەبێت بە ئەمری واقعە دەبێت بە ئەمری واقعی قانونی شەرعیەتی قانونی بەڵام ئەگەر ئێمە بمانەوێ ئەم تاريخ كرد كينا واتا امري واقع زوب كين بشرعيات اساي بسوترين كان رابرسي تاع كين اگر تواني مان رابرسي كدا طبعا بجوري دستوري عراقي لهرسا رابرسي كا زور نيوي او كساني كا ما في دنگداني عن هي وتيان بالي او كاتا دبي بيتو باشا بلان ببيع عراق رابرسي شرعيتي لك شو به اجا عراق رازي نبه زا خويا اما جرينجا عراق رازي بكين اگر نبو متحده رازي بكين شو اصلا ما دكل لك وتايدا دليت بابي اوي كدوتو كتو فنابري تبرنتو يقرتو كان بلام اجا هر نبو ببرك اگر متحده شو عراق رازي نبون طبعا عراق رازي نابه الا اگر صفقه سياسي اگر متحدهش نهاده سرخط بله كرد هربي كابتنيا بو خوي بلام بشيوچی شفاف منظمات نيودولتي بانكا رخراوكاني عالمي بانكا وهول بدا زورترين چاودري نيودولتي بي اما دبيت بلغيك بدسمانو بو تحت زور باشا بشو كي كردو رگينو پاجم شو بدام لگزگو كما ورزان پاجم شو كرتا غرينو ولاتن برزان جاري كتر سلام كاك حاكم لما 4 ساڵی ڕابردووە زۆر جارانی ئێوە قسەتان لە سەمادی سەوشل و لەسەر ناوچە جەناکۆکەکان کردووە ڕەخنەتان گرتووە لە حکوومەتی هەرێم لە هەردوو حیزبە گەورەکە کە ئەو کاتە دەستوریان نووسیوەتەوە بەڵام لە ماوەی 4 ساڵی ڕابردووشە سەرۆکی لیژنەی ئەقالیم بەدەست فراکسیۆنی گۆڕانەوە بوو هەی با بزانین فراکسیۆنی گۆڕان چی کردووە بۆ ئەمە کامە پێم وایە لیژنێکی باشە یانە ئەتوانین ڕاستپاردەی باش پێشەش بکەن بەڵێ طبعا مادەی 140 علاقەی تەنها ئەو نقطەیە نەبێکە ئەو پرۆژە یاسایە نەبێکە بەڕێ سەر کۆمار نردوێتی بۆ چاکردنەوە یەکەی داریەکان کە نێردرا بۆ لیژنەی قانونی لیژنەی ئەقالیم بە هاوبەشی داوامان کرد لە سەرۆکی پەرلەمان بخرێت ینی تەقیرمان لەسەر ئامادە کرد و داوامان کرد کە بخرێتە ئەجندای کارەوە بەڵام ئوسامە نەجەفی نەیخستە ئەجندای کارەوە یعنی بۆ علمی جەنابەت تەنها ئەو نقطەیە ئیشی لە مادەی 140 تەنها ئەو نقطەیە
ئیشی لیژنەی ئەقالی ڕاگررتنی پرۆژه یاساکی سەر و کۆمار هۆکارگەی ئوسامە نجەفی ئوسامە نجەفی بەڵێ ئوسامە نجەفیش بەڕاستی ئێمە یەک دوو جار بۆ خۆم قسەم لەگەڵا کرد لەم خولەیە توان ڕێ بخرێتەوە بەرنامە نازانم بەڵام من یەک جار قسەم لەگەڵا کردووە ئەمان گوت بۆ ئۆتۆ ئەوە ڕادەگری سەلاحێتن نیە تەنانەت من جارێک لەناو پەرلەمانیش ئەوە مروژان کە داوام کرد کە ئەوە هین بکرێ بەداخەوە پەرلەمانتارێکی کورد وتی ئەمە مزایەدەکردنە نی لە باتی ئەوەی پشگیری بکرێن وایان پێوتین من نازانم مەبەستەکەی چی بوو والحاصل پێمان و کە تۆ بۆ ئەمە ئەو بە قسەی خۆی وتی من زیاتر مەبەستم کێشەکانی بینی کورد ناوچەکانی کورد و سونە نییە و ئەگەر ئەمە لە جەلسەی تایبەتە وتی من زیاتر مەبەستم ئەوەی لایانی شیعی ئەگەرم یاسایە پرۆژە یاسایە تێپەڕێ هەموو پارێزگا سونیەکان لەدلەت دەکەن فعلا قسەکەشی وەچی حەقی تیا بوو دانویست صلاح الدین دجەیل و بەلەدی لێ بقەنەوە سەر بەغا دیا لە ناوچەکانی باشوور کە لە ڕووی ئەمری واقعی تا ئێستا بەغا کۆنتڕۆلی کردوون بیانجێرنەوە سەر بەغا مەسەلەی حیلەیە لێکی هەڵوەشێنن مەسەلەی ئەمبارە نوخێ بووانە بەڵام تەمان من قەناعەتم بۆ قسەی نەکرد بەڵام ئەو قسەی کرد کە ئەوان زیاتر کە ئێستا مانع چکەوتمان سەلاحەتی دەستوری نییە مخالفەی دەستورە تۆ هەموو ڕۆژێ ئیتیهامی مالیکیەکەی پێشیل دەستور دەکات تۆ بە خۆت ئێستا پێشیل دەستور دەکردەوە پرۆژە یاسایەک سەر و کۆمار ناردوێتی بە جۆرەی دەسەڵاتی خۆی تۆ ناتوانین هیچ دەسەڵاتێک نییە دەبێ بخەیتە جەدوەلی ئەعمالەوە ئەو دەیگوت لەبەرەوە نایخەمە جەدوەلی ئەعمالەوە کە شیعەکان خۆیانە ئەو پرۆژە یاسایە تێپەڕێنرێ پارێزگا سونیەکان هەمووی لە توپەت کەن دەیانگوت ئێوە کاتێک کە بۆ خۆتان لەسەر چەند پارچە زەویێکی خۆتان ئەوەندە حەریسن بیانجێڕنەوە ئەو حەقەش بن بە ئێمە کە پارێزەکان ئێمە هەمووی لە توپەت نەکرێن والحاصل غێری ئەمە نەبێ بۆی وڵامی پرسیارەکەی جەنابەت هیچ شتێککە ئیشی لیژنەی ئەقالیم و قانونیش نەبوو ئێمە وەکو عەرزم کردن جارێ سەبارەت بە مادەی 140 تەنها ئەو پرۆژە یاسایە پەیوەندی بە پەرلەمانەوە هەیەوەکو یاسادەنان هیچ شتێککەی یاسادەنان پەیوەندی بە پەرلەمانەوە نیە ئێساوە بەدەڵم سەبارەت بە لایانی جێبەجێکردنەکە لیژنەیەکیان بۆ داناوە کە پێی دەوتر لیژنەی تەنفیزی مادەی 140 کە سەر بە حکومەتە ئەمە طبعا هەموو ساڵێ ئەمان پێشنیازی بودجە دەکەن بودجەکە دێ بە پەرلەمان طبعا بودجەکە مساعدەقە دەکا بودجەکە کەمە 172 ملیۆنە بەڵام هەموو ساڵێ داوامان دەکرد بۆ مانزیان نەدەکرا سەبارەت بە پرۆژە جارێ یاسا دەڵێم لە ڕووی یاساییەوە تەنها ئەو پرۆژە یاسایی چاکردنەوەی سنووری یەکەی ئیدارەکان ماوە و کە پەیوەندی بە پەرلەمانەوە هەبێ و پێویستی بە یاسای بۆ دەرکرێ غێری ئەوانە شتەکە لە لیژنەی مادەی 140 طبعا هەندێک شتی تریشەیە وەکو هەڵوەشانەوەی قەرارات و قەوانینەکانی مەجلیسی قیادەی سەورەی کە تایبەتن بە تعریب جارێ من با پێت بڵێم ئەو پەرلەمان وەکوتم شتەکان زۆربەی لە جێبەجێکردنی مادەی 140 ئەو لیژنەی مادەی 140 کە مادەی لیژنەیەکی حکومیە بەڵام پەرلەمان دەوری ڕقابی هەیە واتە دەوری ڕقابی هەیە بۆ هەنگاوەکانی جێبەجێکردنی مادەی 140 ئەم لیژنەیەش بەڕاستی لیژنەیەک لە پەرلەمان لیژنەیەکی کاتی دروستکراوە پێی دەوترێت لیژنەی کاتی چاودێریکردنی جێبەجێکردنی مادەی 140 ئەم لیژنەیە سەرەتا لە 37 کەس پێکات لە 37 کەس طبعا عربەکان بە زۆری دروستیان کرد بۆی کۆبوونەوە دروست نەکا 37ەکە شەش کوردی تیا بوو یەکێکی گۆڕانی تیا بوو ماوەی یەک ساڵ کۆبوونەوەی نەکرد یەک دانە ساڵی ڕێک بۆی ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان لە ناو پەرلەماندا وروژاندمان کە ئەو لیژنەیە کە لیژنەیە کە بە جۆری نظامی داخلی هەیە و بە ئەمری پەرلەمانی لێرە دەنجی لەسەردرا بەڵام یەک ساڵەیە کۆبوونەوەی نەکردووە تکایە تەفعیلی بکەن ئەو بوو سەرۆکی وتیان هۆکارەکەی ژمارە زۆریە کە کۆ نابێتەوە سەرۆکی پەرلەمان بڕیاری دا کە ژمارەکە کەم کاتەوە بیکا بە 17 حەفدەکە کورد بوو بە 3 کەس تیایدا ئێمەیان دەرکردواتە وەکو گۆڕان ئێمە نوێنەرمان لەو لیژنەوەیان کرد دوایەوە سەرۆکەکەی کوردە دەبێت لە بەڕێز محسین سعدون بپرسرێ چکە ئێمە تیان نەماین باشە ئێستا تۆ لەخۆلی پێشوا لە پەرلەمانە ئەو لیژنەیە چاودێری کرد کۆبوونەوەی نەکرد یەک چاودێریشی نەکرد تەنانەت کە بوو بە 17 کەسیش وابزانام یەک کۆبوونەوەی کرد یەک چاودێری نەکردەوە ئێمەی تیان نەبووین ئەمە بەڵام سەر ئەوەش کە ئێمەی تیان نەبووین ئێمە ئیشی خۆمان کردووە بەم شێوەی خوارەوەگەر تۆ زەکاتم بیتە کاگرێت بەڵێ فەرمووەگەر بە کورتی طبعا سەرەتا کە ئێمە چوین من بۆ خۆم جەردێکی هەموو وردەکاریەکانی لیژنەی جێبەجێکردنی مادەی 140 کرد چیان کردو چیان نەکردووە بەڕاستی ئەو لیژنەیە تاوەکو ساڵی 2007 ئیشی زۆر گرنگیان کردووە کۆمەڵی بڕیاری زۆر گرنگیان داوە لەوانە پێشنیازکردن بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە پێشنیاز بۆ ئەنجومەنی وەزیران طبعا هەموو قەرارەکانیان کۆ کردووە چه سەرۆکی بۆ لیژنەکە ڕایت فەهمی عەرەب بۆ ینی عەرەب بۆ عەرەبێکی شیوعی لیبرال بۆ ینی کەسێکی دووەم جارکردنی هەموو قەرارەتانی لیژنەی شوونی شیمال کە تعریبن هەمویان بەرزکردنەوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆی ئیلغا بکرێنەوە سێم مەسەلەی تەطبیع کە پارەدان بەو عەرەبانەی کە هاتون لە مقابلی ئەوەی کە نفوسەکان بجۆزنەوە بۆ جنوب و کوردەکانیش تەمەناوان 20 ملیۆنیان هەیەنێ کوردەکانیش 10 ملیۆنیان بنێ و نفوسەکانیان بگێڕنەوە بۆ کەرکووک و بۆ ناوچانە ئەمە بەڕاستی نیسبەتێکی کەمی جێبەجێکراوە سەتی 20 بۆ 30 تێناپەڕێ هەروەها مەسەلەی هەڵوەشانەوەی گرێبەستە زەراعیەکان کشتوکاڵەکان
و کۆمەڵ هێشتی تریش پێژنازانە جێبەجێکرا ببوورە جا ئەمە بەرزکرانەوە بۆ ئەنجومەنی وەزیران یەکێک لەوانە بۆ نمونە من کاتێک کە زانیم ئەم بڕیارانە هەمووی کراون بەڵام سرم کرد زۆریان جێبەجێ نەکراون بۆ نمونە بڕیارەکانی مەجلیسی قادەی سەورە واتە لە ئەنجومەنی وەزیران لە مەکتەبی ئەمانەی مەجلیسی وزرا خوێنراون هەروەها بڕیارەکانی ژنەی شوونی شیمالیش واتە لە مانجی حوتی 2007ەوە نێنراون بۆ ئەنجومەنی وەزیران خوێنراون بە هەمان شێوە تطبیعەکە لەبەرەوەی کە پارەت زیان ناکرێت هەرچەندە لیژنەکە داوای زیاکردنی پارەکان کردو بۆیان زیان ناکەن مەسەلەی عقدە زەراعیەکان کۆمەڵێکیان هەڵەوشانەوە بەڵام کۆمەڵێکیان کە پێویست بووە خاوەن ئەوانەی عەرەبەکان کە منشئاتیان لەسەر دروست کردووە بە ڕەزامەندی دەوڵەت دەبێت تعویز بدرێنەوە تعویز نەدراونەوە بۆیە هەر حەقیان لەسەری ماوە مەسەلەی گێڕانەوەی ئەو مۆزەفانەی کە بە ئەسبابی سیاسی فەسڵ کراون هەر ماوەتەوە من کە ئەمانەم بینی بەڕاستی لە کۆم کردەوە کردم بە سوال پەرلەمانتار هەیە سوالێ بکە سوالێکە مەڕاستی سەرۆکی وەزیران کرد لە مانجی هێشتا کە 6 پەڕە بوو جوابی نایەوە لە مانجی دەیە تەکیدم کردەوە ئەوە بوو لە مانجی 11 داوای ئەولیەتەکانی لیژنەی مادەی 140 لە لیژنەی مادەی 140 کرد بوو هەروە لە ئامانە عامی مەجلیسی وزرا لە مانجی لە 24 یەکی 2011 کاتێک کە کوتلەی عراقی کشانەوە لە پرۆسی سیاسی بۆ یەکەم جار داوای ئەو لە 2012 24 یەکی 2012 کە بڕیاریان دەرکرد کە هەموو ئەو بڕیارانەیە مەجلیسی قادەی سەورە و لشوونی شیمال کە کاتی خۆی لیژنەکە تەوسیەی کردوون بە موافقە و ڕەزامەندی مەجلیسی شوراش هەمووی ئیلغا بکرێنەوە طبعا مالیشی لەو کاتای ویستی نامەیەک بنێرە بۆ عراقیەکە عراقیەوە دەکشێنەوە ئێمەشاوە پێتانەوە ئێن زیاتر هەر مەبەستی کورد نەبوو بەڵام دوای ئەوەی کە ئەمانەی دەرکرد و عراقی گەڕانەوە طبعا ویسیان لەو بڕیارە پێشگەز بنەوە چیان کرد هاتن وتیان ئەمە دەبێت بنێرێ بۆ مەجلیسی شورای دەوڵە بردیان بە مەجلیسی شورای دەوڵە مەجلیسی شورای دەوڵە کە وەزیری عەدل سەر بە فەزیلەیە هەروەها کەسی شۆڤێنیش لە مەجلیس شوران خەڵکی بەعسین مماتەلەیان پێ کرد من بەڕاستی داوام لە کوتلە کوردەکان کرد لە پەرلەمانتارە متەنەفیزەکانن کە کاکە لە ساڵی 2007ەوە لیژنەی تەنفیزی مادەی 140 کە ئەم قرارانەی بەرز کردوونەوە ناردوونی بۆ مەجلیسی شورای دەوڵە مەجلیسی شورا ڕێی لەسەر داوە پێویست ناکە ئێستا کە دوای بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران نێراونەوە بە شورای دەوڵە مەموو ماتەڵەیە وەرن بە مەجلیسی شورا کوردیتیانە نازانم کوردیتیانە وتم با ئێمە با شتێ بکەین ئەمە وەزیری عەدل دەیەوێت مماتەڵە بکە وەرن با ئیستیجوابی بکەین ئیستیجواب تەڵەبی ئیستیجواب بۆ علمی جەنابەت 25 ئیمزای پێویستە کەسیان لەگەڵیان نەکردم کوردەکان بەڵێ یەک ئیمزایان لەگەڵان نەکردم وتیان هەر کەس نەخێر کەس نەیکرد ئەی کوتلەی گۆڕان با کوتلەی گۆڕان بەبێ کوتلەی گۆڕان ئەوان ئامادە بوون بەڵام سەیرێکە لەگەڵیان نەکردم هۆ کارەکەی چی بکاکە بۆ نایکەن ئەڵێ کاکە ئێمە طبعا تەڵەبی ئیستیجواب فقط تەڵەبی ئیستیجواب بۆ گەپچێ وەزیری ئیستیجوابی 25 ئیمزایەوێ باش ئەگەر 25ەکە کۆکراتەوە وەزیری عەدل تەن ئیستیجواب نەکرد ئەمە بۆ نایانکرد نازانم جا من ئێستا شتی ئەگەر بکرایە هاتە پەرلەمان جا ئێستا ئەم خەتواتەیە ئەگەر ئیستیجواب کرا تۆ بەڵێ ئەیهێنی بۆ پەرلەمانی ئیستیجوابی یەکەی کە ئیستیجواب کرد ئەگەر بتەوێ سەحبی سیقەی لێ بکەی هەر تەڵەبی سەحبی سیقە 50 ئیمزایەوێ ئەوەشمان نەبووە کوردەگەممان کردایە بەڵام بۆ سەحبی سیقا نیوزایی دێکی ئەوێ ئەوانە یانگوت کاکە خۆ ئێمە ئەگەر ئیستیجوابیشی بکەین دوای تەڵەبی ئیستیجوابیش بکەین خۆ سەحبی سیقەی لێ ناکرێت بەڵام خۆ تۆ مەرج نییە هەر وەزیرێک کە بانجیەکەی هەدیفەکەی بێ بە سەحبی سیقا مجرد بانکردنی و ئیستیجوابکردنی ئەمە خۆی لە خۆیدا دەبێتە فشارێکی گەورە بۆ نمونە کۆمیسیۆنی باڵا دوو جار ئیستیجواب کرا سەحبی سیقەش نەکران بەڵام تۆقی بوون لە پەرلەمان تۆ لەناو تەلەڤیزۆن و میدیا لەناو بەرچاوی گەلی عراق حیای دەبەی طبعا ئەمە وەزیر و هەیئاتەکان لێ دەترسن والحاصل نەکرا بۆ چەندین جار داوامان کرد نەکرانێمان بۆ ئیقامەی حوجە وەک دەڵێن ساڵی 2013 واتە ساڵی پێش کۆتاییەتی پەرلەمان چون بە لای بەڕێز جێگری دومی سەرۆکی پەرلەمان کە کوردە بە هەر سەرۆکی چوار کوتلە کوردەکەی تر مامۆستا عەلی باپیر مامۆستا نەجیب کاک دکتۆر فواد مەعسووم وتم کاکە ئێمە 1 ساڵمان ماوە بەم شێوەیە ئیشکردن بە مادەی 140 قەت جێبەجێ ناکرێ تکایە هەندێک شتێ دەتوانین بیکەین ئێمە نەخشە ڕێگامان داناوە سەرتا بە جێگەری دومی سەرۆکی پەرلەمانم وتم تکایە تۆوەکو پۆستی گەورەترین پۆست بەڵێ هەڵوێستان چی ببوورە تاواکم تۆگو گەورەترین پۆستی سەرۆکی کورد تکایە بە کوتلەکان بڵێ بۆی ئێمە دانیشین و ئێمە نەخشە ڕێگامان داناوە دەتوانین هەندێشت بکەین وتی باش یەک مانگ وەستام جوابی نەبوو ئەنجا بە نووسراوی ڕەسمی نووسراوەکەم ماوە و بڵاویشم کردوتەوە لە پەیجەکەی خۆمان لە فەیسبوک داوا لە هەر چوار سەرۆک پەرلەمان کوتلەکە دەکەم و داوا لە بەڕێز یەکگری دووەمیش دەکەم کە با دانیشین ئێمە ئەو نەخشە ڕێگایەمان لێ هەر جوابیان نەدەنەوە تەنها بۆ مێژوو بەڕێز مامۆستا عەلی باپیر کەوان تەنها خاوەنی دوو پەرلەمانتارن بەخۆی و بە مامۆستا شەخ فاتحەوە جوابیان دامەوە دەڵێ ئامادەین بەڵام کوتلەکانی تر هیچیان ئامادە نەبوون وەڵاممان بدەنەوە بۆیە من دەڵێم مادەی 140 ئەو تۆزەش ئەوەندەی کە پەیوەندی هەبێ بە پەرلەمانەوە مەسەلە چاودێریەکەیەتی چاودێریەکە خەمی کورد نەبووە جا نازانم لە هەولێرەوە پێیان وتراوە کە خەمتان نەبێ یان هەر خۆیان خەمیان نەبووە و من ئێستاش دەڵێم
10 ساڵیکە 100 ساڵیکە بەم شێوەیە کە لە 4 ساڵی ڕابردوودا لە پەرلەمانی بەغدا بۆ 140 کردووە 100 ساڵیکەش ئەوەیشکن جێبەجێ نابێ. من کاتی کشانەوەکەشمان بۆ پارەی کۆمپانیا نەوتەکان لەم قەناتەیە وتم سەتی دەی ئەو فشارێکە بۆ پارەی کۆمپانیا نەوتەکان کردمان ئەگەر بۆ ئەوە بۆ مادەی 140 کردا جێبەجێ دەبوو. لەبەرەوە بەڕاستی خۆمان وەکو کوتەلی کوردی هەموو کوتلەکان هەمی ڕاستەقینەمان جێبەجێکردنی مادەی 140 و شتە ڕاستەقینەکانی کورد نەبوون لە پەرلەمان و لە غێری پەرلەمان. زۆر باشە. ئەو وەڵام نەدانەوەی بۆ پێشنیازانی تۆ پەیوەندی بۆ نەبووە کە بەردەوام قسەیەک لەسەر ئەو کوتلەی گۆڕان هەبوو لە پەرلەمانی عێراق لە 4 ساڵی ڕابردووە کە بەشێک لە شتە ناوخۆیەکانی هەرێمی کوردستانیان بردوۆتە پەرلەمانی بەغا و ڕوژانویانە. ئەمە نمونەیەکی بچووکە بێ لەسەر مەسەلەکانی حەڤی شوباط و خۆپشاندانەکانی حەڤی شوباطوەبانە هەرایەک لە ناو پەرلەمانی عێراقا دروست بوو. ئەوە شتێکی ناوخۆی نەبوو ئەوە گواستانەوە بۆ بەڵێ ناوخۆی بوو شانازیشی پێواکەین دەسەڵاتێک خوێنی خەڵک بڕژێ لە قەزافی زۆر خەتەرترە. ئێستاش من دەڵێم نظام پیسترین خەتەرترین نظام لە ناوخۆوە خەتەر لەسەر گەر نظام لە ناوخۆ دروست دەبێت. باشە بەس نظامی بەغاش خوێنی خەڵکی ناڕژ بگۆرە خۆی من بەسمانەوە نیە بەغا نا ئەم جارێ سیستەمە بە حساب سیستەمێکی دیموکراتی و کوردیش بەشدار بە تێیدا ئەمە یەک دوم پەرلەمانتارێکە پەرلەمان هەڵبژێراوی خەڵکە. ئێمە من ئەگواتە ئەگەر بمانتوانە بگەینە ئومەمی متحیدەش دەمان برد بۆ چونکە نظامێک پێشمەرگەیەک نظامێک کە تا دوێنێ بە دەڵێ من خەباتم بۆ گەل کردووە ئەمڕۆ بە ئاسانی چەکەکەی داگرێ و خەڵک کوژێ ئەمە عاقبەتەکەی زۆر خەتەرە. ها ئێستا بە هەندێ پێشکەوتن و بینا و عیمرانی درۆزن هەڵ نەخەڵەتین. ئێستاش نظامێک کە دیموکراتی کە سیستەمی سەروەری قانون کە لێپرسینەوەی دەسەڵاتداران و مەسئولی تیا نەبێ ئێستاش هەموو ڕۆژێک حەڤەی شوبات بە قورستری دووبارە دەبێتەوە. بۆیە بەڕاستی دیفاعکردن لە خوێنی حەڤەی شوبات ئێستاش دووبارە بێتەوە 100 جار دەیکەین نەک لە پەرلەمانی عێراق من بۆ خۆم بە شخصی لە ئومەمی متحیدەش دەیکەم. پێمان وایە ئەمە خزمەتی کوردەکە بەڵام کاگرێبەر بۆ غێری ئەوە غێری نقطەی خوێندڕشتنی خەڵکی کورد نەبێ لە یەک نقطەیە ئێمە خلافمان نەبووە بە شاهدی خۆشیان لەسەر یاسای نەوتۆغازش خلافمان نەبوو لە کوردستانە زۆر قسەتان لەسەر کە بەڵام ئەڵێن لە بەغا بێدەنگ ناکاک ئێمە سێریکە جیاوازی دووشت دەکەین جیاوازی لە نێوان حەقی هەرێم حەقی دەستوری هەرێم لە ئیستیغلال و ئیستیسماری نەوت ئەمە دەڵێن حەقێکی دەستوریە لە تحالفی کوردستانی زیاتر دیفاعی لە دەکەین و پێمان وایە سربەخۆبوونی هەرێم لە ڕووی ئابووریەوە دەبێتە هۆی سربەخۆی سیاسی ئەمە نقطەیەکە ئێمە لەوان زیاتر دیفاعی دەکەین بەڵام ئێمە خلافمان هەم بخۆم شخصیشم و هەموو ئەوانش کە چەند ساڵە ڕخنیان لێ هەیە خلافمان لە مەلەفی نەوت بووە لە ناوخۆت کە ئەم مەلەفە مەلەفێکی تاریکە کەس نازانێت چی لێ دێوە گەندەڵی لێکەوتووە باشە بەڵام قسەکردن لەسەر ئەو یاسای نەوتۆغازی کە لە 2007 نووسرا و دوای قەرار بوو بێتە پەرلەمان و دەستکاری کرا و هاتە پەرلەمان کورد ناڕازی بوو لەسەری و ئەوترێت کە فراکسیۆنی گۆڕان کەمترین قسەیان لەسەر کردو کەمترین دیفاعیان لێ کردووە لە یاسای نەوتۆغاز تەمان یاسای نەوتۆغاز جارێ لە پەرلەمانە لێک جەلسە ئیسارەکرا ئەویش بەخێرا بردیانەوە ئەگەر ڕۆژان ئیسارە نەکراوە وتەحەدا دەکەین ئەوان شتێکیان لە ئێمە زیاتر وتبێت لە مەسەلەی لە هیچ مەسەلەیە کاگرێبان لە هیچ مەسەلەیەکی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بوو ئەگەر ئێمە لەوان زیاترمان نەکردبێ دڵنیات دەکەم کەم ترمان نەکردە بۆ مەسەلەی نەوتۆغازیش وەکو وتم تا ئێستا لە ناو جەلساتی پەرلەمانە عرض نەکراوە جەلسەیەک عرض کرا بە خاتف سەحبیان کردەوە لەبەر ئەوە ئەسەن لە ناو جەلسەیە باز نەکرا بەڵام لە ناو لیژنەی نەوتۆغازە وەکو ئەوان دیفاع کراوە هەروەها جگە لەوەش ئێمە وەکو عرضم کردن مەسلەی قانونی نەوتۆغاز ئێمە پێمان وایە وەکو مەسلەیەکی استراتیجی بۆ استراتیجی نەتەوەی بۆ هەرێمی کوردستان دیفاع لە حەقی دەستوری هەرێم دەکەین لە ئیستیغلالی نەوتە بەڵام لە ناوخۆدا دەبێ ئەو مەلەفە چاک بکرێ و ئیلا مەسلەی دیفاعکردن لە نەوتۆغاز دیفاعکردن لە پێشمەرگە دیفاعکردن لە مەسلەی هەموو مەسلە نەتەوەیاتەکان ئەمە جگە لەوەش کە وەکو عرضم کردن ئێمە وەکو پەرلەمانتار کە ئیشمان یاسەدانانە چ وەکو هەموو پەرلەمان چ وەکو لیژنەی قانونیش کە بە شانازیەوە دەڵێن ئەم دەورەیە بە قوترین لیژنەی قانونیمان هەبوو کە پێیان زۆر جار پەرلەمانتار عەرەبەکان دەیانگوت لیژنەکە کوردیە واتە ئەوە نا پەرلەمانتارە کوردەکان زاڵ بوون بەسەر لیژنەکەیە نەمانێشت یەک یاسا یعنی ئێمە هەمومان 4-5 کەس بووین هەمومان هاوکار باشە ماوەیەکی زۆر ڕەخنەتان لە جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانەگرت ئێستا جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان بەدەست فراکسیۆنی گۆڕانەوە یان کاک ڕەبەر جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان ناو پەرلەمانە چی پێکرێ لەگەڵ بە هاوکاری فراکسیۆنە کوردەکان من کەسێکی سەربەخۆم بەڕاستی ئەوە بۆ علمی جەناب یان لەسەر بزوتنەوەی گۆڕان هەر لە ناو فراکسیۆنی گۆڕانیش لە 4 ساڵی ڕابردوودا کەسێکی سەربەخۆ بووم تۆ گۆڕانی حیزبی نیم
من حیزبینیم بەڵام ئەو فراکسیۆنی گۆڕان پەرلەمانی عێراق وەکو کەسێکی سەر بەخۆ لە حملەی هەڵبژارنەکە وتم من وەکو کەسێکی سەر بەخۆ خۆمغاندی دەکەم لە 4 ساڵی ڕابردووش سەر بەخۆ بووم حیزبینیم بەڵام زۆر زیاتر دیفاعم لە مەبەداکانی گۆڕان کردووە لە هەموو ئەوانەی ئەندامی گۆڕان بوون واتە لەوان زیاتر وەکو ئەوان دیفاعم لە مەبەداکانی گۆڕان کردووە بە قەنەعەتەوە پێم کردووە واتە من پێشەوەی گۆڕانیش دروست بێ دیفاعم لەو مەبەدا نەکردووە کاتێکش کە بەسوتنەوەکی ئۆپۆزیسیۆن کە ناوی گۆڕان بوو دروست بوو و تیایدا هەڵگری هەموو ئەو مەبادیانە بوو کە ئێمە شەرمان لەسەر دەکرد من بە شانازیەوە دیفاعم لێ کردوون لەبەرەوە لە بەغدا من نازانم ئایا ئەم جارە ئەوە دەبێت لە بزوتنەوەی گۆڕان بپرسی و لە حیزبی گۆڕان بپرسی لە نەناتقی ڕسمیان بپرسی ئایا بۆ تۆ پەیوەندیش بە گۆڕانەوە نەماوە من کەسێکی هەر ئەوەندە پەیوەندی پیانەوە هەبوو کە لە پەرلەمان مەبادی خۆی کردومەوە لەگەڵیان هەچ کاتێک شەڕی ئەو مەبادیانە بێتەوە من لەگەڵیانە باش ئەگەر مەبادی تو بزوتنەوەی گۆڕانی بێ کۆ کردو ئینە ئەبوو هاوکاری بزوتنەوەی گۆڕان بکەی لە هەڵمەتی هەڵبژاردنا بۆ نمونە بانگەشەوە بۆ بکەدا هەڵمەتی هەڵبژاردن من ئەوەی پەرلەمان درێغیم نەکرد ئەوەی پەرلەمانی کوردستان ئەوەی عێراق ئەوەی عێراق پێویستی پێم وابوو پێویستی نییە پێویستم بە تۆ نییە پێم وابوو بام تۆ وەجی لە سلێمانە پێم وابوو یعنی من لە پەرلەمانی کوردستانە درێغیم نەکرد تقریبا زۆربەی قەزاکانی سلێمانی ئەوانە چوم ئەوەی کە پێم کردم لە پەرلەمانی عێراق نەمکرد پەرلەمانتاریشی بزوتنەوەی گۆڕان لەم خولەیە لە لێدوانێکە ئاڵەیە فراکسیۆنەکەمان لە 4 ساڵی ڕابردووە فرامۆش کراوە بڵێ ئەو مەبەستی ئەوەیە کێ فرامۆش کردووە مەبەستی کورد فرامۆشی کرد یەکێک لە داواکاریەکانی بەڕێز مەسعود بەرزانی ئەوە نەبوو کە دەبێ یان ئەوان بن یان ئێمە ئەوان طبعا بەبەستی ئەوە بوو کە دەبێت فراکسیۆنی گۆڕان لە ڕێی ئێمەوە بەشداری بکات لە حکومەتی بەغدا وتبووی ئەگەر ئەوان لە ڕێی ئێمەوە بەشداری نەکەن بێن سەر بەخۆ بەشداری بکەن ئێمە بەشداری ناکەین واتە یان دەبێت ئەوان ئەگەر بەشداری بکەن لە ڕێی ئێمەوە بەشداری بکەن یان ئەگەر بەشداری نەکەن ئێمە ئەگەر ئەوان بەشداریان پێ بکەن سەر بەخۆ لە حوسەی کورد ئێمە بەشداری ناکەین ئەو بوو لە ئەنجامە تەهمیش کراین ئەوە نییە معنای ئەوە نیە لەناو پەرلەمانە بەعکسەوە ئێمە لەناو پەرلەمانە کە هیچ پۆستێکیشمان نەبووە لە حکومەتیش پۆستمان نەبووە بەڵام وەکو فراکسیۆنێکی کاریگەر لەناو پەرلەماندا جێدەستماندار بووە توانیمانە بەبێ ئەوەی میدیامانە بێ ئەوەی پێشتر سابقە هەبێ وێنەیەکوی زۆر جوان و هەروەها نهجی ئەو نهجە و ئەو مەبادیانەی کە بزوتنەوەکەش هەیبوو لە بەغدا زۆر بە شێوەیەکی جوان بیناسیێنین بەسی ئەوە ئاکرێت ئەڵێن جگری دووەمی سەرۆشی پەرلەمان هیچ دەسەڵاتێکی ئەوتوی نییە بۆیە دراوە بە بزوتنەوەی گۆڕان ینی بزوتنەوەی گۆڕان وەزارەتێکی وەربگرتای لەوانە بوو باشتر بێت نا بەعکسەوە سەریکە جێگری پەرلەمان بە جۆرەی نظامی داخلی دەستەی سەرۆکایەتیە هیچ قرارێک بە بێر ڕەزامەندی ئەم سێ بەڕێزە سەرۆک و دوو جێگەرەکەی نەبێن نادرێت ئەی کۆبوونەوە بەبێ جگری دووەمەکرێت نەخێر سکرتێری پەرلەمان سکرتێری لەوێ سکرتێر نییە لەوێ مقرر هەیە مقرڕەکە هیچ نییە هەنێ ئەو دەسەڵاتەی نیە مقرڕ زیاتر جەدوەلی ئەعمال و شتەکان ڕێگەخا بەڵام هەموو بڕیارەکان تەنانەت جەدوەلی ئەعمالی ڕۆژانە هیچ شتێک ئەگەر هەرچێکیان ڕازی نەبن ناتوانرێ هین بکرێ بۆ نمونە بۆ بودجەکە بۆم بودجێ ئەخیرە بەڕێز جێگری دووەم کە لە کورد بوو نەیەهێشت بخرێتە جدولی ئەعمالەوە هەموو جارێکە کوت لە شیعەکان داوان لە وساما کرد بۆ ناکەێتە جدولی ئەعمالەوە دەیوکاکە نیزامی داخلی دەسەڵاتی نەداوەمەتێ دەبێ هەرچێکمان ڕازی بین واتە جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان ئەگەر ئەکتیڤ بێ هیچ ناڵم فەرقی نیە بەتەمام بەڵام زۆر کاریگەری هەیە دەتوانێت وەکو دەستەی سەرۆکاتی ڕۆڵ ببینێ دیارە سەرۆکی پەرلەمان ڕەمزە بەڵام هەرچێکیان بەیەکەوە قرارەتەکان دەدەن تەنها سەرۆک تەنها چەند شتێکی بەسیط نەبێت سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی نییە زۆر سپاس دەکەم ئەم باسە قسێکی زۆر زیاتر هەڵەگرێ بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکەم هەرەوە نەبواریین زۆر سپاس بۆ حاکم شەغلەتی مستەفا پەرلەمانتاری پێشووی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراق خۆشەویستان سپاس بۆ ئێوەی عەزیزیش کە تا ئێستا بینەرمان بوون تا بەیگەشتنەوەمان لە چاپێکردنێکی تردا هەم لایەکتان خۆشیاون.